سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش لە قەزای چۆمانین لە بارێگای لەقی 26 پارتی دیموکراتی کوردستان لە باڵەکایەتی ئەمانەوێ بۆ کۆمەڵێک پرس بەرپرسی ئەو لەقە بۆمان بدوێت و قسەمان بۆ بکات پرسیارەکانی پەیوەست بە ئەو دیدارەی لەگەڵ جەنابی سەرۆک بارزانی هەیبووە ئەو مژدانەی سەرۆک بارزانی بۆ باڵەکایەتی لەگەڵ ئەوی باس کردووە خەمخۆری پارتی بۆ باڵەکایەتی و گرنگی پێدانی وەکو لانکەی شۆرش و قوربانیدان کۆمەڵێک پرسی پەیوەست بە ناوخۆی هەرێمی کوردستان و ئەو بارودۆخەی لە بەغداش و لە کاتی پەسەندکردنی بودجە هاتە ئاراوە و بزانین لێرە پارتی ئاست و جەماوەرەکەی چۆنە و ئەیانەوێت چ گۆڕانکاریەک بکەن بۆ مەبەستە کرمانج عەزیز سلێمان بەگدەرگەڵەی بەرپرسی لەقی 26 گوڵانی پارتی دیموکراتی کوردستان لەم دیدارەی زاری کرمانجی لەگەڵمانە بێت و کا کرمانجەم کاتتان باش با لەوە دەست پێ بکەین لەو دیدارەی لەگەڵ جەنابی سەرۆک بارزانی هەتان بووە و باستان لەوە کردووە کە موژدەی خۆشی پێ بۆ باڵەکایەتی. سپاس بۆیەوە بەڕاستی ئەوە لەو کاتی لە ماوەی ئەو 4 مانگەی من دەست بەکار بوومە دومین جارە لەبارەی وەزعی منتیقەی بە خزمەت جەنابی سەرۆکەکەین. طبعاً جەنابی سەرۆک وێڕای ئەو هەموو بارگرانی کە لە سەریتی بەهۆی گۆڕانکاریەکانی ناوچە و گۆڕانکاریەکانی ناوخۆ وەزعی ئێستاکە کوردستان لەگەڵ بەغدا لە چێشمەکی گەورەدایە و باری قورسی ئەو وەزعە بەسەر پارتی و پارتیمانەوەیە. ڕغمی ئەو مەسەلەش ئاوڕێکی هەر لە منتیقی باڵەکایەتی بووە بۆیە لە هەر لە دەرفەتێک لە هەر هەناسەیەک هەڵبجێشی پێم وایە ئاوڕێکی لێرە داوتەوە. ئەو خۆشەویستەی جەنابی سەرۆک پەیوەستە بە مێژوویەک بە ڕابردوویەک بە کۆمەڵێک یادگاری گەورە و جوان کە لێرەدا لە سەردەمی خۆی دەستکەوتی گەورە و سەرکەوتنی گەورەی بۆ پارتیمان هێناوەتەوە بۆ کوردیش لەبەرەوەی ئێرە 12 ساڵ مەلبەندی سەرکردایەتی شۆڕشی ئەیلولی مەزن و بەسەر بەرابەرایەتی بارزانی نەمەر و لێرەوە ئاراستەی خەڵکە کرا بۆ ڕزگاری نەتەوەیدا. لەو دوایانەدا جەنابی سەرۆک زۆر بایەخەوە ئاوڕێکی تایبەتی بەرە و چۆمان وەرجێڕاوە لە پێشی ئەوەی کەمە دیدارەکەش بکەین زۆر بە احتیمامەوە حەزی لێ بکە لە منتیقی باڕەکایەتی یادی 26 شۆڕش 26 گوڵام بکەین و کە بە ئاهەنگێکی گەورە و مەرکەزی کردمانەوە هەر قەرار بوو خۆشی بێ کە خۆی زۆر سەرپەرشتی هەموو فەقەراتەکانی کۆبوون ئاهەنگەکەی کرد بەڵام بەهۆی هەندێک میوانی کتوپڕ بەداخەوە فرسەتمان لەدەست و کە نەیتوانی بەشداریمان بکە بەڵام بەشداری نەکردنی مانایەوە نەبوو کە ئەو دیدارە و ئەو هەستەی بەرامبەر باڵەکایەتی کەم و زۆر لەبیر کردووە. پاش چەند ڕۆژێک ئەمە لە ماوەیەکی زۆر کورت کە بروسکەم کرد هەرزوو وێڕای مەژغوڵێتی خۆی ئەمە بە پێشوازی لێ کردین ئەمە کە چوینە خزمەت جەنابیان بەڕاستی لە دانیشتێکی دووخۆڵیدا کە تایبەت بوو بە منتیقی باڵەکایەتی ئێمە توانیمان وێنەیەکی تەواو لەباری وەزعی کۆمەڵایەتی لەباری وەزعی ئابووری خەڵک لەباری سیاسی لەباری استراتیزیەت و ئەهمیەتی منتیقی لەباری ئەمنیوە پێشکەش بە جەنابی سەرۆک بکەین و خەڵک چاوەڕوانی چییە خەڵک پێداویستی چییە گەنجەکانمان لە شوێی ئەو وەزعیدانە چ پێویستە لە مناقەشەیەکی 35 دقەی ئەتوانم بڵێم ئەوەی پێویست بوو لێرەدا بۆ بە شێوەیەکی گشتی توانیمان بدێنە جەنابی سەرۆک هەموو ئەو شتانێک کە ئەمە بە جەنابی سەرۆکمان فەرموو و هەموو ئەو شتانێک کە جەنابیان وەڵامی مەیداوە لە ئەنجامی مناقەشەکان ئەتوانم بڵێم سەتانۆهەتی داواکاریەکانی ما لە لای جەنابیان پەسەند کران و ئومێدمان وایە لە چەند مانجی ڕدادێ ئینشاءڵڵا و زووتریش پێی زروفیمە کۆمەڵێک ئاوەدانی گەورە بکەویتە منتیقەی کە خۆی فەرمانیدا کە ئاوەدانی گەورە لە بواری خزمەتگوزاری خەڵکی بگاتە منتیقەی فەرموویەمە لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانی قساکەین و تیم ڕاستپێرین ئینشاءڵڵا بۆی ئاوڕێکی باشتر لە منتیقی باڵەکایەتی بێتەوە و هەروە کۆمەڵێک شتی دیکە لە هاندانی کۆمپانیاکان بۆ دەڤەرەکە کەویش فرسەتێکی زۆر بۆ خەڵکی دروستەکە و کۆمەڵێک ڕێکاری دیکەش لە گۆڕێنە ئەمەوێ بۆ کاتی خۆی بی لە بەرەوەی ئەو مژدەی باشن کە دڵنیامە فرسەتی کار هەڵی کار بۆ خەڵکێکی زۆری گەنجانی مە لە منتیقی باڵەکایەتی ڕێک دەخی و
پلانی باشتریشمان هەیە کە پێکەوە ئیشتر بکەین و ئاوەدانێکی باشتر بخینە منتیقەی ئەوەی کە ئێمە پێمان وایە ئاستەنگەکی گەورێت چونکە باڵەکایەتی بە حەقەت وێڕای ئەهەمیەتی استراتیژی منتیقەی و وێڕای حرمەت و گەورەی خەڵکەکەی وەکو لە ڕووی خانەدانی و خزمەتی شۆڕش و نازیوان و بنەماڵی شەهیدان باڵەکایەتی ئەگەرچی ناکرێ بڵێن بۆ نەکراوە حکوومەت بە پرۆژەی باش هاتوتە منتیقەی بەڵام پێداویستی ئێرە زۆرترن چونکە ئێرە منتیقەیەکی سەرسنووریە و کەمترین کۆمپانیا ئیش و خزمەتگوزاری لێرە بۆیە دەبێت جوولەیەک بێخینە ئەو منتیقەی کە ئێرە خەڵک ببێتەوە خاوەنی ئیشی خۆی خاوەنی ژیانی خۆی گەنجەکان و بە جوولە بێخین ئەوانە کۆمەڵێک بابەتی زۆر گرنگە من قەنەعەتم وایە ئێستاش دووبارەکەمەوە ئینشاءڵڵا دوایی ئەو دیدارەمان لەگەڵ جەنابی سەرۆک و ئەوەی کە من لە جەنابی سەرۆک گوێم لێ بووە بۆ باڵەکایەتی مژدەی خۆش لە ماوەیەکی دیکە بەڕێوابێت بۆ کاکرمات گوتت داواکاریەکانمان بە ڕێژەی سەدانەوەت پەسەندکران و هەر شتێکشی لای جەنابی سەرۆک پەسەندکرا حتمما ئەچێتە بواری جێبەجێکردنەوە زیاتر داواکاریەکانی گۆ لە چی خۆی ئەبینیەوە داواکاریمە گشتی بوون بەڕاستی گشتی بوون کە چۆن بتوانین ئەمە بەڕاستی زۆر پەرۆشی ئەوینیمە کە پۆست بۆ هەندێک کەس بیا بکەین هەندشتی لە بابەتانی ئەوانی شخصی بن ئەمە پێمان دراستێکم لە بەردەستە نزیکەی 2000 کەس گەنج لە منتیقەی بێ ئیشە کۆمپانیا لە منتیقەی منێ وەزعی اقتصادیمان خراپە لە کاتی تایبەتمەندی ئێرە کەڕەچاوەکەی لە بواری کشتتوکاڵی لە بواری سیاحی لە بواری بازرگانی ئێمە نەمانتوانێت کەرستە ئیسیفادە لەو شتانە وەرگین بۆیە من بە تێکەڵکردنی تەجروبەی سەردەمی ئیشکردنم لە بواری ئیداریشەوە دەگەڵ ئیشوکاری حەزبی ئێستا جوانتر دیمەنەکە لە پێشچاوی مەڕوونا چۆن بتوانین ئەو خەڵکەوە ئیش بخین چۆن بتوانین باڵەکایەتی لە چۆڵبوون بپارێزین ئەو گەنجانە لە بەرەو ناوەندی شارەکانەوە نەڕۆن بەعکسەوە لێرەدا فرسەتی وا بکەین کە خەڵکیکە بەرەو ئێرە بگەڕێتەوە ئەوانەمان بە جددی مناقەشەکردن جەنابی سەرۆژ تەفاهومێکی باشی کرد قەنەعەتم وایە ئەو زۆر بەڕێزیان زۆر لە تایبەتمەندی ئێرە تێگەیشت و ئەو شتانی ئێمە داوامان شتی عملی بوون زیاتر پێیوەستە بە ئاوەدانی خزمەتگوزاری هینانی خزمەتگوزاری لە منتیقەی هاندانی کۆمپانیەکان و دروستکردنی هەڵی کار بۆ ڕۆژەیەکی زۆری ئەو خەڵکانی بێکار ئەو داواکاری ئێوە گەیاندتان و حتمما جەنابی سەرۆک پێشتر لی ئاگادار نەبووە یا وەکو پێویست ئەو زانیاریانی پێنەگەیشتووە بێگومان ناکری بڵێم هەموو شتێکی بە وردی پێگەیشت بەڵام ئەمە تەسەوڕەکەم شانسی ئەوم هەبوو کە وێنەیەکی دقیقی منتیقەی باڵەکایەتی بە جەنابی سەرۆک بگەینم یعنی من سەرۆک تەبعاً بخۆزانی باری لەبارەی وەزعانە زۆر گرانە لە چاوی هەموو کوردستانە بینی هەموو خەڵکی کوردستانە بینی ینی ئاسان نییە و بە تایبەتی تەرکیز بکەویتە سەر منتیقەیەکی بەڵام بەڕاستی ئەوەی ئەوزاری هەستم پێکرد تەرکیزی بەڕێزیان لەسەر باڵەکایەتی جیابوو لە شوێنە لە هەموو شوێنە شتکە ینی هەم یادکردنەوەی شۆڕشی گوڵانش کە لێرە بوو ئەوە گرنگی پێدانێشتر بوو بۆ باڵەکایەتی بە تاکید هەر ئەوە هەنگاوەکانن کە ئێرە تەنانەت ئەمن لەگەڵیان بەداخەوە کە فرسەتینە بخۆی بگاتەوە ئاهەنگەکەمان لەبەر ئەو میوانانەی کە لە کتوپڕ هاتن ئەگەنا لە وردەکاری ئەو ئاهەنگە لەگەڵ ئێمە لە سەخت بوون بە تەلەفۆن تەنانەت جەنابیان ئیشرافی لەسەر شێوازی لە دەستنیشانکردنی شوێنەکەی لە پرۆگرامەکانی بەرنامەی لە هاندانی جەماوەر لەو منتیقەی و بزات گەڵاڵەشی دەستنیشان کرد گوتی ئەوێ رابطەیەکی تاریخی بە کوردوێ وەکو پایتەختی شۆڕش و کوردایەتی ئەبێ لەوێن دەرێ بکەین و زۆری دڵ پێ خۆش بوو زۆریش ئارەزووی دەکرد کە بگە بەڵام مەداخەوە ئەوە کاکرمانسە لەسەر بەشداری بوونی ئێستا زۆرێک لە خەڵکیان بێ ئەو پرسیارەی لا دروست بێوان زانی سەرۆک بارزانی بۆ خۆی بەشدارەکات و تا دواساتیش ئەو هەبوو کە بەشدار بکە بەڵام وەکو خۆت گوتت تەنها پەیوەست بوو بۆ میوانانە ئەگە وەکو ڕوونکردنەوەیەک بۆ خەڵکی پارتی بۆ نمونە لەو باڵەکایەتی و لەسەر ئاستی کوردستان کە بەشداریان لەوە هەنگە کرد 100% پێیوەست بوو بۆ میوانانەی کە وەزعی منتیقەی وەکو باسم کرد لە گۆڕانکاری گەورەدا ئەو ناچار بوو بکە میوانەکان بینی و ڕەنگە ضرورەتی دیتری میوانەکانیش ئەهمیەتی خۆی هەبووە نەدەکرا ئەو شتە بکە بەڵام بە تەسەوەری من هەتا ئاخیرەکانیش ینی هەتا لەحزەکانی ئاخیریش هەر ئەو خەریکی بوو دەرفەت پێیا بکە بەڵام دیارە کۆبوونەوەکەی بەشی ئەوە بۆکە دەبێ بەشداری نەکە ینی بەو مشتانێک کە بە تۆی داوە قەرەبووی ئەوە کرێتەوە کە
لەو ئاهەنگە بەشداری طبعا دیتنی سەرۆک بۆ من زۆر میهمە لە منتیقی خەڵکی زۆر دڵخۆش و بەڵام بە تەسەوەری من ئەوەی ئەمە لە سەرۆکمان چاوەڕوانە کرد لە هاتنی و دیتنی دیمەنەکە بە چاوی خۆ و پێگانی من قەنەعەتم وایە هات بە ئەمە دڵمان و چاومان بە دیتنی سەرۆک ڕۆ ناکە بۆ ئەو شتێکی دیکە بوو بەڵام تەسەوەڕەکەم دیدارەکە بەرهەمدارترە بوو لەوەی کە چونکە ئەو لە ئاهەنگکە لە تەجەموعێکی زۆر زۆر ئاستان نەبوو ئەمە بتوانین پەیامی وەزعی منتیقی باڵەکایەتی بەوی بگەینین بەڵام ئەوەی ئەمە لە دانیشتەکەی پێمانگەیان بەڕاستی ناوەڕۆک و قۆڵایی پێداویستی منتیقی باڵەکایەتی بە خەڵکو و ناوچەکە بوو کە جەنابیان ڕەزامەندی لەسەر زۆرترین بابەتەکاندا ئێوە وەکو پارتی لە ئاست ئەو خەبات و قوربانی دانە و لانکەی شۆڕژبوونی باڵەکایەتی توانراوە ئەو خزمەتەی بکایان هێشتا لێی رازی نینە زەنی ئەمە تموحمان لەو کوردستانی یەکجار زۆرترە لەوەی کە هەیە بەڵام ئەمە بەشەکی لە وڵاتێکی کە بەداخەوە هەتا ئەو لەحزەی ئێستا شەمە تێداینە ئەوان بە دیدێکی زۆر شۆڤینیانە بیر لە کوردستانێکەنەوە هەمیشە ئاستان بووین لە پێشکەوتنی کوردستانی بەڕاستی ئەوەی ئەو مناقەشە و ئەو هەناسەی کە ئەمە لە ناو مناقەشاتی بودجەی ئەو جارەی دیتمان بەداخەوە زۆر خەتەرناکە و زۆر مەترسیدارە لەسەرەوەی لە وڵاتێکیدا خەڵکێک تا ئێستا پاشی ئەو هەموو بەدبەختی کە بەسە میلەت هاتیە بە هەناسەی قڕستر و خەتەرتر لە سەدامی ڕویان بەرامبەر کوردستانی بێنەوە ئەوە لە بچای خۆمانی لێ ئەو ئاستەنگانە ئەگەر ئێستاش بەچای خۆمانە بین بەڵام پێشتریش ئیشیان لەسەر کردووە یعنی دەستی مەهێندە واڵا نەبوو کە بتوانین بگەینەوە منتیقی باڵەکایەتی لە پێشی ڕاپەڕینی 100% منتیقا بە گوند و ئاوایەکانی هەموو ڕاگواسرا بوو یعنی ئەوەی ئاوەدان کراوەتەوە لە دوای ڕاپەڕین بوو ئاوەدانکردنەوەی سنتەری شار ئاوەدانکردنەوەی گوندەکان دروستکردنی چەند ناحیەک مثل ناحیە میلان لەسەر دەستی ئێمە بۆ پێشنیاری مەکرا ناحی گەڵاڵە وەکو ناحیەی تاریخی بخۆی لە شوێنی خۆی مایەوە ناحیە قەسرێ ناحیەکی نوێ بوو ئەمە لەسەر دەستی ما دەست کرا ناوەندی چۆمان و ئاوەدانکردنەوە گوندەکان هێنانی خزمەتگوزاری کارەبا بۆ تقریبا 100% ئەو منتیقا کۆمەڵک پرۆژەی خزمەتگوزاری دیکە لە ئاو لە خزمەتگوزاریکان بەڵام ئەگەر لەم پرسی ئەوە هەموو خەونی ئێوە بۆ باڵەکایەتی ئەم دەستەوەکەم نەخێر ئەوە ئەگەر ئاستەنگەکان و ئەگەر دەستی مەواڵاتر بە لەوەیدا لە ساڵی 2014ەوە میزانی کوردستانی نەبرابە ئێستا دەبووە لە باڵەکایەتی وەک سویسرای ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێناسەگرەوە چونکەمە پرۆژەمان بوو ئێستاش پرۆژەمان هەیە ئێستاش وازمان لەو پرۆژان نەهیناوە کابێ باڵەکایەتی دروست وابی بیتە مەڵبەندێک لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەڵک ڕووی تێبکە بۆ جوانی بۆ سیاحەت بۆ ئاوەدانی و سوود لە کەرەستەی منتیقەوە گرین لە بواری کشتتوکاڵی بۆ نمونە یعنی ئەو توراسە و فلکلۆرەی قەدیم بپارێزین وەکو مەسەلەن مەرداری ڕەوەنداری لە منتیقەوە لەشستانەکان بەخێوکردنی مێژکەوە ئەو شێوازی ئەو کۆچەری ڕەوەندی کە ئێستا لە منتیقەی هەیە تقریبا لە دنیادا لە کەم وڵاتمایە ئەو نەریتە بپارێزینەوە پەرەی پێ بدەین و بە شێوەیەکی مۆدرین گەنجەکانمان وا لێ بکەین کە بەردەوام بیکە هەم لە بواری اقتصادی و شتێکی گرنگە هەم لە باری فرسەتی ئیشیش شتی زۆر چاکە هەر بەس لە ئاژەڵداری و گوندەکان کرد زیاتر ئەو پرسیارش بکەین هەستەکەن گوندەکان زیاتر بەرەو چۆڵبوونن یا هەستەکرێ ئاوەدانەکرێنەوە خەڵک زیاتر ڕووی لە مەرداری کردیا پشتی تێ کردووە بەداخەوە تەبان هەندێک ئاستەنجی دیکەشمان هەیە جگە لە ئاستەنگانەی باسمان کردن لە دەوروبمە چونکە منتیقەیەکی سەر سنوورینە بوونی پەکەکە لەسەر سنوورەکان بوویتە ئاستەنگێکی زۆر گەورە بۆ منتیقەیمە بۆ نمونە دۆڵی باڵیان کە لەژێر کۆنتترۆلی حکوومەتی هەرێمی کوردستاندانە زیاتر لە 14 گوند لەو منتیقەی چۆڵن هەرچەندەمە هەندێک خزمەتگوزاریمان گەیاندوو لە جادۆبان و کارەبا بەڵام چۆڵن دۆڵی مەسەلەن منتیقەی گوندە ژۆر زیاتر لە 669 خانەوادە لەوێ ناتوانێت بزنە سەر گوندەکان منتیقەی ئاڵانە هەتووە دەوروبەری ئێنێ و مەسەلەن منتیقەکانی بناری سەکران ئەو گوندانە ئەکسەرێتی چۆلن ئەو وەزع ئەمنیش کاریگەری بەسەر باری منتیقەیدا هەبووە جگە لەوەیدا لە مەسەلەی ئاژەڵداری و ئەوانە تەبەن منتیقە بە کاتێک ئاوەدانی بتۆ ژینگەکەی لە باربی بەرهەمەکانی بازاڕیان هەبی ئەوانە هەمووی کێشە و ئاستەنگن بۆ مەلەوەیدان
ئەمن تەسەوڕەکەم ئەو مەرداریە تەنها پەیوەست نەبوو بە خودی خەڵکی باڵەکایەتی بە پێچەوانەوە ڕەوەند لە خوارەوە هاتووە مثلەن لە مامسار هاتینە منتک هاتینە مەسەرەن خەیلانی هاتینە خۆشناو هاتین ئەوانە هاتین لە منتیقی بۆ وەرزی هاوینێ مەڕەکانی خۆیان لە وەڕاندووە و لە زستانیدا گەڕاونەوە شوێنەکە بەڵام ئاقارەکە کە ئاخاری خەڵکی منتیقی باڵەکایەتیە سوودیان لەوەگرنە هەردوو لا سوودیان لێوەگرتو و منتیقەش ئاوەدان کردە ئەوە بەنسبەتی منتیقی بۆتە نەریتەک جاهر لەسەرەوەی ئاژەڵداری زۆر زار کاکرم هەندێک جار کێشەی کۆمەڵایەتی دروستە بێ لەسەر سنوورە لەسەر بەزاندنی ئەو تخوبی ئەوە لەگەڵ ئەو تا چەند توانی وتانە ئەوەندە ماوەی کە دەست بەکار بووینە خەمێکیش لەو کێشە کۆمەڵایەتیانە بخۆن و چارەسەر بکرێن بەشێک لە ئیش و کاریمە ئەو کێشانانە کە ئیشیان لەسەر بکەین و چارەسەریان بکەین بەداخەوە گۆڕانێکی کۆمەڵایەتی لە ناو خەڵکدا دروست بووە ڕۆڵی ئاشتەوایی و سوڵح بە نەریتی کۆنی کوردەواری قڕز بووە زاران کۆمەڵە کەسایەتی ئەیانتوانی کێشەی خوێندایی کێشەی کۆمەڵایەتی کێشەی ئاقار زۆر بە ئاسانی حل بکەن لە کۆنەوە هەتا ئێستا بەداخەوە ئەو گەنجانی ئێستا کەم سەلیقەترن لەوەی کە ڕۆحی لێبوردەی و ڕۆحی تەعاونیان باشتر بی بۆی کە نەک لە منتیقی باڵەکایەتی لە ئامی کوردستانی بین بۆیە زەحمەتتر ئێستا ئیشەکان چارەسەر بن زەحمەتتر چارەسەر بن ڕەغمی ئەو مەسەلەش ئێمە لەو ماوەیدا دوو کێشەی قورسمان چارەسەر کردوونە و کۆمەڵک کێشەی دیکەشمان لە بەردەستیانە ئێستا ئیشی لەسەرەکەین بەرەو چارەسەری چەند کێشەیەکەین لە 68 کێشە چار کێشەی خوێنداری لە منتیقەیمە هەیە کە پێویستیان بە چارەسەرە بەجددی ئیشیان لەسەرەکەین کە بەرەو چارەسەریان بین چونکە کێشەیەکی قورسی منتیقەینە لەوەتەی ئەو چەمانگەی دەست بەکاربوویەکوی بەرپرسی لە هەڵسەنگاندێکت بۆ باڵەکایەتی کردووە کە کێشە و گرفتەکانی زیاتر چی بنجگەلەوەی کە باست کرد گەنجان بێکارن و هەلیکاریان بۆ بڕەخسێنن چیتر گرفت و کێشێ بۆ ئێرە بەهبوونی بەیانی سەرکردایەتی شۆڕش بۆ ماوەی 12 ساڵ لە منتیقەی ئەو منتیقەیە نوعیەتێک لە خەڵکەی تێدا دروست بووان ئەو خەڵکەی باوەڕ بەخۆیە خەڵکەی ڕۆح شۆڕژ جێرە خەڵکەی ڕوحیافیە بۆیە لێرە ئەتوانم بڵێم سەرمایەکی بەشەری زۆر باش هەیە کەرەستەیەکی زۆر باش هەیە بەڵام بەهۆی نەبوونی ئەو فرسەتانەی هەڵی کار لە منتیقەی تەسەوڕەکەم ئەو خەونانە لە زۆر جێدا ئاسێ بووینە ئەمانەوێ دەریچەیە بکەینەوە بۆی خەونەکان گۆڕانکاریان بەسەر دەبێ بۆ نمونە مەسەلەن تو بەراوردی منتیقەی چووک و باڵەکایەتیەکەی ئەو منتیقەیە تقریباً یەک کەلتورە چونکە جاران لە سەدەمی شۆڕشی ئەیلول بۆ باڵەکایەتی تەتەوڕەکی سەقافی و کۆمەڵایەتی تێبوو چونکە بەبوونی سەرکردایەتی شۆڕش لێرەدا لە هەموو پارچەکانی کوردستان و تەنانەت ناو کوردستان لە زاخ و هەتا خانەقین خەڵک داهات لێرە پێشمەرگە ئەبوو ئەبۆ کادر ئەماوە ئیڕۆلێدی تێکەلبوونی سەقافەتی شوێنەکان کە دەگەر ئێرە ڕۆلی هەبوو لە پێشخستنی ئێرە ئێستا یەکێک لە نوقسانەکانی باڕەکایەتی ئەوەیە چۆن ئەمە دەریچەیەک بکەینەوە کە ئەو سەقافەتی باڵەکایەتی تەنها لەسەر یەک ئاست بەرز نەبیتەوە لەکە ئاستی ناوچەیی چۆن بکەتوانین تێکڕای بکەین ئێستا بۆ من لە سۆران ئەتۆ لە سۆران کاتی خۆی کەمە ئیشمان نەکرد لەوێ 21 عشیرەتی سەرەکی لێبوو 700 ماڵی کوردستانی باکوور 300 ماڵی کوردستان ڕۆژهەڵات لە هەموو کوردستانی خۆشمان خەڵکە بوو تێکەلبوونی ئەو سەقافەتی لە هەموو لایەنەکانی کوردستان سەرمایەکی بەشەری جوان لێ دروستە بوو بۆ نمونە خەریبوو دیاریک دەچینوێت دروستبی حەزمان لە شایی یەکترە کرد خواردن تێکەڵاو بوون لە باڕەکایەتی ئەومان پێویست نییە تەنانەت لە هەندێک شوێن کەش چ بکەین باشترە بۆ ژنێ ئەمە پێویستمان بە کۆمەڵک موسساتی فەرهەنگی زانستی هەیە بۆی خەڵک بینێ بۆ نمونە من تمۆحی ئەوم هەیەکە ئیش لەسەر ئەوی بکەن لە ئایندا بەشەکی زانکۆی سۆران بێنینە ئێرە بەشەکەی بۆیە هەم فرسەت بدەینە خەڵکی ئێرەکە هەڵی خوێندنی هەبی ئەو یەک هەم هاتنی خەڵک لە شوێنەکان کە بەناوی خوێندن و تێکەڵاوبوونیان دەگەڕێرە ئاستی سەقافی و تێکەڵبوونی ئەو سەقافێتە و ئاوێتەبوونی ئەو کەلتورە وا لێکا سەرمایەکی بەشەری هوشیارتر و ڕۆشنبیرتر دروستەکەن ئەوە یەک لە ئاستەکانی کەما ئیش لەسەرەکەین زانە بەچیتکە زانە بەچکە کە زۆر مهمە ئەمە هەستەکەم لە منتیقەی لێرە ڕۆلی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لاوازە مەسەلەن تومامە لە سەردەمی حکومڕانی داین لە شاخنی نەما ئەم پێویستمان بۆیە باشترین و چالاکترین
ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوە بن کە تەنانەت لە ڕێکخراوەکانی حزبیش بچالاکتر ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بن مەسەرەن ناوەندەکانی ڕۆشنبیری ناوەندەکانی وەرزشی ناوەندەکانی فەرهەنگی هونەری ئەو شتانەمان پێویستە لێرانە کاکرماز لێرە هەر نینەیان چالاک نین ئەو احتیمان پێ نەدرایانی ئەو ڕۆڵە نەبووە ئەو مشارەکەی و بەشداریە نەبووە لێرەدا ئەو وای لێکردی خەڵکی وەکو باسم کرد ئاسێ کردووە ئەمە ئەمانەوەی ئێرە ئیسیفادە لە سروشتی منتیخەوەگری بۆ نمونە خەڵک بانکەی لێرە شاخەوانی بکە خەڵک بانکەی لێرە مەسەلەن خیوەتگا دابنێن خیوەتگایەک لە هەموو کوردستان لە سلێمانی لە دەهۆک لە هەولێر لە خانەقین گەنجەکانی خۆمان بینین لێرە لە خیوەتگایەکی وەکو زمانی شۆڕشی ئەویل هاتە ئەو گەنجانە تێکەڵ بن یەکتر بناسن سەقافەتیان بگۆڕنەوە ئەوە ببیتە مایی ئەوەی کە زمزۆرێک لێرە پێیا بیتەوە رابطەی کوردستانی زارشکە پێکەوە ڕبتکردەوە ئەمە تموحەکی زۆرم لە وارەوە هەیە ئەدی ڕێکخراوەکانی حیزبی بۆ نمونە لاوان قوتابیان ئافرەتەن لە ئاستی ئەوان ڕازین ئەوان توانی ویانە بەو ڕۆڵەی خۆی هەرستن کە بۆیان دیاری کراوە ئەم تەسەوەڕەکەم هەن بەڵام ئەگە برین لە ئاسی تموحی مندانە نا ئەم قەنەعەتم وایە من ساڵی 1993 بەرپرسی ناوچەی خەلیفان بووم تقریبا 30 ساڵ توانم بڕێم پێش ئێستا گەنجترین مەسئول ناوچە بم لەسەر ئاسی کوردستانی من کە مەسئول ناوچەی خەلیفانی بووم بەراوردی ئەو ساڵ ئەو دەگەر ئێستا کەم نەخێر هەموو شت گۆڕانی بەسەردا هاتووە ڕێکخراوی لاوانمان هەبوو لە سۆران ئەو کاتی کە من لە ناوچەی سۆران بووم پێشترێ بەیەکی ئازی ئەیتوانی 2000 لاوی بینیتە سەرزادە و تەزاوڕاتیان پێکە ئەو حماسەتە نەمایە ڕەنگە بەشێکی پەیوەستبی بەو گۆڕانکاریەکانی دنیاە کە ئێستا شێوازی ئیشکردن شێوازی هوشیاری گەنجی ئێستا حماسەتی گەنجی ئێستا دەگەر ئەو سەردەمی گۆڕانکاری بەسەرداهاتی لێ ئەوەی کاریگەری لە هەموو بدان بەچکرە نە حیزبایەتی وەکو سەردەمایە نە ڕێکخراوە جەماوەریەکان و چووکو سەردەماینە ئەمن کە هەندێک جا بە حاڵەتی تەبیعی دانم ئەو معنای ئەوە نییە ئەو خەڵکانە پەشیمان بووینەوە لە ئینتیمای نیشتیمانی هەرچەندە ئەوەش تەسیر و کاریگەری خۆی هەیە ئەوش پاشەکشەیەکردیە بەڵام بەو شکلەی نییە شێوازی ئیشکردن شێوازی وجود و حزوری ئەولا و گەنج و ئافرەت و تەنانەت حیزبەکانی ئێستا وەکو زمانی جارە نەما و گۆڕانکاری بەسەرداهاتوە ئەجە پێویستنی کاکرمان چ عیزب چ ڕێکخراوەکان بتوانن شێوازی کاری خۆیان بگۆڕن و لەگەڵ ڕۆژگاری ئێستا بێتن کە دڵ و هۆش و عەقڵی مرۆڤەکان ئەخوێنەوە کە چی ئەوێت و بەم شێوازە کار بکرێ ئێستا پێویستمان ئەمە پێویستمان بچێ پێویستمان بەوەیە کە زمانی ئەو خیتابەی ببینینەوە کەمە دەگەر گەنج و نەوەی ئێستا ئیشی پێکەین ینی لە باسی من نۆتوسەکەم لە نووسەی فەیسبوک نەبوو ئێستا گەنجی فەیسبوکە گەنجی ئینتەرنێتە هەر کەسێک لە ماڵی خۆی هەر لاوەک لە ماڵی خۆیدا ئامرازێکی ڕاگەیاندنی لە ناو موبایلەکەی خۆیە هەموو شتە بینی و ئەتوانی بەخۆش پێیان بکە ئەتوانی قسە بکە ئەتوانی پۆست بکە ئەمە چۆن بتوانین و نخبەی ئەو سەردەمەی ڕابگەینەوە ئەوە مهمە چۆن بتوانین ئەو نخبەی ئەوە دەبێ پێویستی بوویەکە لە ناو خودی موسساتی خۆمان بەشداری بەو نخبەی ئێستا بکەین یعنی لەسەر ئەساسی تاریخەوە خۆمان نەچەقینین تاریخ شانازێکە و ڕابردووەکە بەڵام ئەبێ کوڕی ئەو ڕۆبین ئەبێ کوڕ و کوچی ئەو ڕۆبین بە معنای کەلیمەوە ئەگەر وابین و سەردەمەکە ڕاگەینەوە ئەگەر نا گەنجی ئێستا و عەسری سورعەتی ئێستا بەجێمان دێڕی کاکرمانچ بینەوە سەر ئاستی جەماوەری پارتی لە سنووری باڵەکایەتی بەپێی ئەو هەڵسەنگاندن و ئامارەی لە بەردەستی ئێوەیە ئاستی جەماوەری پارتی ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیادیە یا لە شوێنێک وەستاوە وەک خۆیەتی با من ئەگەر مەزار هەبین شتێکی تاریخیتان بۆ باسکەم باڵەکایەتی لە ڕووی موقعی جوغرافی زۆر میمە لە سەردەمەکی لە شۆڕژێر خۆڕە لە خۆڕانە بۆ بارزانی ئێرەی بارزانی نەمە ئێرە تەرخان کردی بۆ هەم بۆ سەرکردایەتی شۆڕژ هەم موقعی جوغرافی زۆر مهم بووە هەم خەڵکەکەی زۆر مهم بووە لە سەردەمی شۆڕشی ئەیلول زۆر جار نامی سەرۆک باسی کردیان خەڵک نەبوو لێرە لە باڵەکایەتی جاسووسی دوژمنی بووبی کەەوە سەبەبەکی زۆر گرنگ بووە لە پارێزرا و ئەمانەتی سەرکردایەتی کردنی شۆڕش کە حکوومەت هەتا موامرەی ساڵی 75 نەیتوانی زەفەر منتیقی باڵەکایەتی بووە تەنانەت بە هەموو هێزی خۆی ئەو خاڵێکی گرنگە لە پاشی نسکۆی شۆڕشی ئەیلول کە پارتی مەحاسەرە کرا جەنابی سەرۆک بارزانی نەخۆش بوو لەگەڵ جەنابی سەرۆک کاک مەسعود چۆ خاریجی
کاکی دیس لەوێن دەرێ بوو لە بەڵام محاسر بوو یعنی چالاکی پارتی محاسرە کرابوو دژمنانی کە متفق بوون هاوڕێ بوون لەسەر ئەوەی کە شۆڕشی ئەیلول کب بکەن ئەو زەختەی کە لەسەر قیادەی شۆڕش بە تایبەتی بنەماڵی بارزانانی و کادرانی پارتی هەبوو لەسەر خەڵکی دیکە نەبوو ینی هەندە تەرکیز لەسەربان نەبوو بۆیە خەڵکی باڵەکایەتی تێیدا هەبوو ئەسڵەن لە پاش نسکۆی شۆڕشی ئەیلوش هەر خۆی تەسلیمی ڕژێم نەکردەوە نەشاتە ئێرانی هەر چەکدار بوو لە شاخی ینی خەڵکە بووە تا ئەواستەی خەڵک هەبوو هەر مباشەرەتەن پاشی پێشمەرگە ئەوە بۆ چویتەوە شاخی ینی کەسانی وچی ئەوڵا بەرزە ئەوانە زۆر بووینە لە منتیقەی باڵەکایەتی کەواتە لە سەدەم ساڵی 1970 کە موامەرە لەسەر شۆڕشی ئەیلول کرا ئەو موامەرەی توانی نسکۆیەک بە شۆڕشی ئەیلول بە بەڕای بگری بەڵام نایتوانانی ڕوحێتی شۆڕژێری لە خەڵکی کوردستانی و بە تایبەت لەو خەڵکەی باڵەکایەتی بستنیتەوە ینی خەڵک ڕوحێتە شۆڕژێرەکەی بوو چاوی لێ بوو کەسێک بێتەوە شاخی ئەو بە دوای بکەوی بە حکمی ئەو حساری کە لەسەر پارتی مام و پارتی نەیتوانی جارش کە قیادەی خۆی تحویلی منتیقەی باڵەکایەتی بکەوە هەرچەندە مەفرەزەی نارد خۆتە نەزانن یەکەم مەفرەزە و یەکەم شەهیدی شۆڕشی گوڵان سید عەبدوڵڵا بوو هەڤاڵانی بوون بەڵام وەکو قیادەیەکی مڕەکەز لێرە هەم ئیران و هەم عێراقیش و هەم ئەوانەی کە لە ناو خۆشمان لە کوردەکانی ناخۆشمان لەوەی ئەترسان متفق من لەوەی کە ماڵی بارزان نەگەنەوە قیادەی شۆڕشی بۆیە پارتی بەو حسارە و بەو شەڕی لەسەری ئاخرەتەنەت پێیان باش نەبوو لە منتیقەی سێکوسکەی تورکیاش بن شەڕی هەکاری لەسەر ئەوە ساسەی کرا کە یانەویست لەوێشیان دەربکەن ئەو وای لێ کرد قیادەی کە پارتی لێر نەبوو ڕوحێتی شۆڕژگێری ئێرە کە خەڵک هەر کەسێک لە شاخی با بە دوای دەکەوتەوە ئەو خەڵکەی کە چوونەوە شاخی کە پارتیان لەوێنێتەوە ئەوانەی کە ناحەزی پارتی بوون لێ بوون بەداخەوە لە باتی ئەو حەماسەت و شۆڕژگێرەی بە ئاراستەی خەباتی کوردایەتی ئاراستە بکەن بە چەواشەکاری و بە دژی پارتیان ڕساوکردن لەو سەردەمی ئەو خەڵکە دابڕانێکی گەورە لە پارتی ڕوویدا ئەو دابڕانەوەی لێکرد لە ساڵی هەشتاکان کە من لە ڕێخستنەکانی پارتیش مەکرد سەتا هەشتای خەڵکی باڵەکایەتێ لە سەنگەری دژی مەبوو دژی پارتی بوو ئێستا بەراوردکەین پاشی ئەو ساڵیدا چ گۆڕایە زۆرشت گۆڕایە ینی خەڵکەکی زۆر گۆڕانکاریش بەسەرداهاتی ئێستا من تەسەوڕەکەم پارتی مەکانەیەکی مەرموقی خۆی یان شایستەی خۆی تا ئەندازەیەکی زۆر باش لە ناو باڵەکایەتی وەرگرتوێتەوە ئەوە یەک دوو ئەو ڕقەی کە لەو سەردەمی لە 30 ساڵ پێش ئێستا خەڵکی پێپەروەردەکرا لە دژی پارتی و بارزانی ئەو ڕقە ئێستا لە ناوەی نوێی باڵەکایەتی بەدی ناکەم کە بەدی ناکەم ئەوە هەنگاوەکی باشە لەوەی کەمە بتوانین جارشکە ئاشتەوایەکی زیاتر بکەینەوە لەگەڵ خەڵکی باڵەکایەتی یعنی ئەوەی کە خۆمان هەیە چاکتری بکەین و ئەوەی خەڵکی دیکەشە نەیاری مەژبووە تا ئێستا کە ئیستیعدادی هەیە و ئامادەی هەیە دەگەڵمان تەعاون بکە پێمان خۆشە بەشداری بکەین ئەمە واز لەو مەسەلەی بینین 30 ساڵ پێش ئێستا هەڵوێستی با و باپیرانیان چۆن بووە گەنجی ئێستا گەنجی سەردەمە ئەمانەوێ خەڵکی باڵەکایەتی لێرە مستەقبەلی خۆی بینتەوە نەک خەڵکێک پێی وابی لەبەرەوەی دەسەڵاتی حزبەکەی لێرە نیە لە ڕانیە بۆ نمونە خەون بەوێ بینتەوە بە پێچەوانە من ئەوێ خەڵک لێرە خۆی بکاتە ساحێب خەڵک باڵەکایەتی بن و ساحێبی مەملەکەتی خۆی لە ناو پارتی هیچ دەرکە داخراو نییە بەنسبەتی خەڵکی باڵەکایەتی من قەناعەتم وایە ئەو دەرکانەی بۆ خەڵکی باڵەکایەتی کراونەوە لە کوردستانی بۆ هیچ کەس نەکراوەتەوە کەواتە ئیستعداد هەیە کە ئیستعداد هەیە ئەمن متفائلم بەوەی کە باڵەکایەتی لەوەی گەڕێت جەماوەرد چەند بەلای پارتیدا من قەناعەتم وایە باڵەکایەتی شانسەکی هەیە کە پارتی شانسەکی هەیە کە دەگەڵ باڵەکایەتی ئینشاءڵڵا سەردەمەکی نوێ و دۆستایەتی پێکەوە ئەو پرسیارانەی ماوە مەگەر بە کورتی وەڵامم دەیتەوە کەوابێ ئەگەر بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێتن وەکو پارتی متمانەتان هەیە کە دەنگدەری پارتی لێرە زیاد بێتن و نوێنەری زیاتر بنێرنە پەرلەمان بە ئومێدێکی زۆر گەورەترین لەوەی کە هەمان بووە زاری پێشتریش پارتی لە هەموو حزبەکان زیاترینە بەڵام ئێشتاوە لە تمۆحی مەدانیە ئەمە دەبێ خەڵکی باڵەکایەتی هاوکاری ئەو پەیامەی مە بکەن پەیامی من بۆ خەڵکی باڵەکایەتی ئەوەیە کە ئەمن بتوانم وەکو خۆم دەگەڵ هاوکارانم لە هەواڵانی لە قوناوچەکان تەرجمەیەکی دقیق و جوانی خۆشەویستی جەنابی سەرۆک بۆ باڵەکایەتی بکەینەوە لە بەرامبەریشدا ئەمەوێ خەڵکی باڵەکایەتی لە پێناو خۆیان لە پێناو بەرژەوەندی ناوچەکەی خۆیان لە پێناو ئایندە و مستەقبەلی منداڵەکانی خۆیان لە دەنجی ئینتیخابات هاوکاری مەبن بۆی بتوانین ئەوەی سەرۆک مژدەی پێداینە بکەینە چەند بەرامبەر لەوە خزمەتگوزاری و خەڵکو
منطقەی باڵەکایەتی. بینە سەر وەزعی عراق بە تایبەتی زۆر بە کورتی ئەو پەسەندکردنی بودجە و ئەو لێکەوتانەی بینیمان و بە تایبەتی پاشەکەوتی موچە هاتە سەرێ و ئەوەک دەگۆ سەدادا و ئەو دەیگۆ بابەتی منە و پێشنیاری منە و خۆیان بەخەم خۆر و دائەنا بە جۆرێک پارتی بە حساب لەو مەیدانە چوو بێتە دەرەوە و هیچ لە خەمی فەرمانبەر نەبێت و پاشەکەوت ئەو کردی بێت و بڕینی موچە ئەو کردی بێت و بودجەی بەغدا ئەو بڕی بێتن لەسەر ئەمە وەکو بەرپرسێکی پارتی چی ئەڵێ؟ هەمومان متفقین لەوەی کە پاشەکەوت لە سەردەمێکی ناچاری کرا لە سەردەمێکی ناچاری کرا ئەوش ئەو بوو کە حکوومەتی عراقێ زۆر زاڵمانە بۆ بەرایگرتن لە پێشکەوتنی کوردستانی بودجەی کوردستانی بڕی. طبعا بڕینی بودجەی کوردستانی پلانێکی شۆڤینیانەی بەعزە خەڵکی ناو دەستەڵاتی ئێستای عراقی وە بە پاڵپشتی هەندێک دەوڵەتی خارجیش بوون بۆی بەتێکرا لە پێشکەوتنی کوردستانی ترسان کە بودجەکە بڕا ناچار وەزعی کوردستانی تووشی ئاستەنگەکی گەورە بوو یان دەبا ئەمە تحملی وەزعمان کردبایە یان دەبا حەلێکی وەسەتمان دیت باوە لۆی ناچار ئەو حەلە پاشەکەوت کرد کە هەموو ئەوانەی ئیتلافمان دەگە پارتیدا بوون هەمویان بەشدار بوون تەنانەت خودی پاشەکەوتەکە لە ئەساسدا خودی قوبادوان بەشدار بوون لەوەی کە بڕیار بدەن پاشەکەوت لە کوردستانی بکرێن. کەسی پارتیش لە جیاواز نەبوو لە خەڵکی کوردستانی ئەمە هەمومان کارمەندی حکوومەتی بووین ئەو کاتیدا هەمومان پاشەکەوتمان شمولی کردین فەرقێک نەکرد لە بینی ئەو شارە لە بینی ئەو منتیقەیە لە بینی ئەو پارێزگایە کە ئەوە زەرمەندی پاشەکەوتی بن ئەوانە نەبن بە پێچوان هەموو کوردستان تووشی زەرمەند سەرۆکی حکوومەتی شۆ بگرێت تا خوار هەموو فەرمان بەرەکە کەواتە ئێستا بۆ مەسەلەی پاشەکەوت دێنەگۆڕێ ئەمە هەمومان پێمان خۆشە پاشەکەوتی کوردستان بێتەوە تەنانەت پارتی بێقراری و مەسەلەی بکە بەڵام ئەتۆ بڕیارێکی زاڵمانەی شۆڤینیانەیە کە ئەیانەوێت دەپەنا لێدانی عەتف و هەستی خەڵکی کورد لە وەزع اقتصادی کە تێدایە سەرنجەکان بێخەنە سەر خاڵێک کە پێی وەرن پاشەکەوتە لە پەنا ئەو مەسەلەیدا لێ بەرسۆڕێنەوە هەندێک شت و هەندێک دەسەڵات لە کوردستانی بستینەوە کە خەڵک پێی مهتەم نەبی کە زۆر خەتەرترە لە پاشەکەوت زۆر خەتەرترە پاشەکەوت بۆیە ئێستا ئەگەر ملاحەزە بکەی ئەوەی کە ئەوان کردیان سیر بوو ینی سیر بوو کە تەرکیزی وانە کردە بەڵام پلانێکی استراتیژی خەتەرناک لە پەنا ئەو مەسەلەیدا هەبوو کە شکر نەکران بێ ڕەغمی ئەو مەسەلەش پارتی داواکاری یەکەمی باش ئەتۆ گەر لە بودجەی تەرخانێکی بکەی تو پارت بڕیوە بە قەرزاری کوردستانی ئەتو لە 2014 تا 2023 قەرزداری کوردستانی باشە عەجەبا ئەتو ئەو پارە تەرخان بکە لە زمانی بۆ 100 ملیۆن دینار بۆ حەشتی شعبی تەرخانەکرێ بۆ پاشەکەوتی کوردستانی تەنها ئەوەی لەسەر خەڵکی کوردستانی فەرزکەی لەسەر میزانەی من فەرزکەی بۆیە پێمان گوت فەرمووە گە ڕاستەکەن ئەگەر نێتیان ڕاستە و بەرنامەی سیاسیتانەکەن فەرموو ئەمە 12% نەکدا 12% پێشنیارەکەین بەڵام ئێوە وەکو حکوومەتی ناوەندی مشارەکەمان بکەن کە بەرمان لە من پێی ئەوانە دەرهینا مزایدەی سیاسیان پێکرد ئەجە بەو مزایدە سیاسی ئەتوانن حەتف و سۆزی خەڵک بۆ خۆیان ڕابکێشن خەڵک بەم قەنەعەتم وایە خەڵکی کوردستانی ئەگەر هەندێک جاریش بکەویتە ژێر عەتفەی بەڵام تەسەوەری شەخسی خۆم زۆرینەی خەڵکی کوردستانی هەوشیارن ئەزانن بڕیاری مەردانە ئەو کاتێ ئەدرێ کە کەسێکی مەرد بیدا شکر بۆ خۆی پارتی لەو مەوقع مەردایەتیدا کە بتوانین بڕیار لە کاتی خۆی بدا کاکرمەت لەبەر کەمی کات دوا پەیامی تۆ بۆ خەڵکی باڵەکایەتی وەکو بەرپرسی لەقی 26 گوڵان چیان پێ ئەڵێی ئەمن ئەڵێم ئەوەی ئەمن گوێم لێە لە جەنابی سەرۆک و ئەوەی ئەمن ئەزانم لە پلانی پارتیمان بۆ ئاوەدانی و مستەقبەلێکی جوانتر لە منتیقەی باڵەکایەتێ شتی زۆر گەورە و جوانن هاوکارمان بن بە هەمومان پێکەوە دەست دەنا و دەستی بگرین بە سەرخستنی پارتی نەک هەر باڵەکایەتی هەموو کوردستان ئاسۆیەکی گەشیە دەستان خۆش بێ بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێکی تایبەت بوو لەگەڵ کرمانج عەزەز سلێمان بەگدەرگەڵەیی بەرپرسی لەقی 26 گوڵانی پارتی دموکراتی کوردستان بۆ قسەکردن لەسەر کۆمەڵێک بابەتی پەیوەست بە ناوخۆی پارتی بە تایبەتی لە سنووری باڵەکایەتی و خزمەتکردنی زیاتری ئەو ناوچەیە لە ڕێگەی لەق و ناوچە و دامەزراوەکانی حکوومەت بۆ ئەوەی بتوانن قەرەبووی
ئەو قوربانیدان و خەبات و ماندووبوونەی خەڵکی باڵەکایەتی بکەنەوە بە تایبەتی کە لە سەردەمانی شۆڕشی ئەیلول و گوڵان لانکەی شۆڕش و قوربانیدان بووە تا دیدارێکی نوێ کاتێکیشت.